خۆشبەختانە ئەستیجابەیەکی زۆر باشە بووە، چ لە ئاستی هاوڵاتیان کە کاگاسۆی حاجی محەممەد بەسپاسەوە بەڵێنی هاوکاری داوە و لە هەمان کاتیش لە ئاستی حکوومەت لە نووسنگەی جەنابی سەرۆکی هەرێمەوە پەیوەندیمان پێوە کراوە لەسەر معلوماتی زیاتر و زانیاری و چەند ڕێکخراوێکی نێونەتەوەییش پەیوەندیان کردووە داوای ئەو بەڵگە و دیکۆمنتانەکەن کە ئەو ئیقامەیە یا ئەو وەڵامەی کە دراوەتە بە مامۆستا کامیل هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی مانەوەی لە ئەڵمانیا دیارە ئێمەش ئەو علاقاتێک کە لەگەڵ پەیوەندیەک کە بە ئێمەوە کراوە ئێمەش ڕەتمان کردووە بە ڕاستەوخۆ بە مامۆستا کامیلەوە کە بۆ ئەوەی ئەو زانیاریانە یا ئەو پێداویستیانەی کە پێویستە لەگەڵ بەڕێزیانە باز بکرێت. ئێمە ئەمە قۆناغی یەکەمە تەمەناکەین لەم قۆناغا بتوانین گرفتەکەی مامۆستا کامیل و خێزانەکەی حەل بکەین وەگەرنا ئەگەر پێویست کات ڕێکخراوەکانی هەڵەبجە کۆمەڵگەی مەدەنی هەڵەبجەوە لەگەڵ کۆمەڵی قوربانیان و ژمارەی کەسایەتی چالاکوان سەردانی قونسوڵگەری ئەڵمانیاکەین. بەڵام پێشبینی یەکەم ئەوەی کە بە ئەو بەڵێنانەی کە داویان ئەگەر بیکەنە واقع ئەو قۆناغی دووەم پێویست ناکاوە گرفتی مامۆستا کامیل ئینشەڵا بەرەو چارەسەر ئەڕوات.